دوو فرقەی تر دروست بوون براکانم لەناو مسلمانان ئەوانیش بە کۆمەڵێک لادان وانحراف وگومڕاییەوە الأشاعرة والماتريدية الفرق الكلامية عموما فرقي كلامي كين أوانا يقدمون العقل على النقل عقلي خويان دخلنا بيش نقل أويك الأخوة بيغمرواته عليه الصلاة والسلام يعني كآياتك هات حديثي بيغمري خواه دبينن عليه الصلاة والسلام لولا وعقليان قبولي ناكا تي ناكا لبر لاوازي عقلكيان دلنا كاك إما نابي أم آية إيشي بيبكين دبي ما ناكي بقورين أم حديث نابي إيشي بيبكين دبي ما ناكي بقورين يا رتي كينوا بو عقل قبولي نية يعني عقلي خويان كرده حاكم بسر قرآن والسنة توا كي أشاعر ما تريدي وجهمي يشيك لبرهما بو جنكي أو مذهبا بريتيا لتي تعطيل الصفات الإلهية صفات خواي جوريان نهشت لايك أبراي أشعري توبودني بلي خواي جورا صفات الرحمة هي كهمو سورتي في قرآن جقل التوبة بچی دەست پێ دەکا بسم الله الرحمن الرحيم الرحمن الرحيم خوای گەورە خاوەنی ڕەحمەتێکی فراوان و ڕەحمەتێکی بەردەوامە دڵێ نابێ بڵێ خوا بەڕەحمە بۆ ئەوە تەشبیهکردنە بە مەخلوق ڕەحمەتی هەیە ڕەحمەت یعنی دڵنەرمی و دڵناسچی کە تۆ وتت خوا بەڕەحمە کەواتە وتت خوا دڵی هەیە و دڵی ناسکە و کەواتە کافر بووی ئەم هەموو فەلسەفەیە ئەم هەموو گومڕاییت لەکوێ هێنا پەروەردگار وەصفی خۆی کردووە و ناوی خۆی ناوە الرحمن الرحیم پەروەردگار سەد ڕەحمەتی هەیە دانەیەکی دابەزاندووە بەشی هەموو مەخلوقات دەکا 99 ڕەحمەتی هێشتۆ بۆ ڕۆژی قیامەت ئێستا بە خوای گەورە نەڵێم صفەتی ڕەحمەتی هەیە رضي الله عنهم خوای گەورە لێیان ڕازی بوو دڵێ نابێ بڵێ خوا ڕازی دەبێ ئەم صفەتە نابێ بۆ خوا دابینی کوفرە غضب الله عليهم خوا لێیان تووڕە بوو دڵێ چۆن دڵێ خوا تووڕە دەبێ تووڕەبوون یعنی دڵپڕبوون و کوتلەیەک ئاگر لە ناو دڵتدایە خۆ خوا دڵی نییە چۆن دڵێ خوا تووڕە دەبێ نابێ کافر دەبێ ئێ خوای گەورە وا دەفەرمێ ئەئەنتم ئەعلەم ئەم الله ئێوە باشتر خوا دەناسن یا خوای پەروەردگار خۆی چاتر دەناسێ خوای گەورە دەفەرمێ من لە قەومانێک تووڕە دەبم لە کولی ڕکعەتێکماندا سوورەتی فاتحە دەخوێنین غەیری المەغضوب عليهم خوای نەمان خەیتە سەر ڕێگای ئەوانەی کە غەزەبیان لێگیراوە چێن جوولەکە چێ غەزەبی لێگرتون الله بۆ غەزەبی لێگرتن حەقیان ناسی و پشتیان تێی کرد کەواتە من بڵێم خوا صفەتی تووڕەبوونی هەیە کافر دەبم بەڵێ بەڕێزەکانم لای ئەشاعیرە ئەو هەموو صفاتەی خوای گەورە لە قورئان و حەدیثدا باس کراوە تەنها دەڵێ 7 صفات دەبێ باوەڕت پێ بێ باقیەکەی کە باوەڕت پێ بێت تۆ لە دین لاددا و گومڕا بووی ئێمەش دەڵێن نەخێر گومڕایی بۆ ئێوەیە و هیدایەتیش لە قورئان و سنەتدایە هەر شتێک خوای گەورە فەرموو بێتی پێغەمبەرەکەی فەرموو بێتی عەلەیهی سڵات وسەلام ئیمانمان پێیەتی وەکو خۆی هەر وەکو چۆن ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێبێ فەرمی آمنت بالله وبما جاء عن الله على مراد الله وآمنت برسول الله وبما جاء عن رسول الله على مراد رسول الله چی لە خوا و پێغەمبەرەوە ئێمە ئیمانمان پێیەتی وەکو خۆی نەکبین تحریفات و تعطیلات بکەین ئەمەش فرقەی ئەشاعیرە و ماتوریدی کە گومڕایی تری زۆریان هەیە یەکێ لە گومڕاییەکانیان ئەشاعیرە لەگەڵ ماتوریدی تەوحید لای ئەوان تەنها دووشتە چییە نەڵێ خوای گەورە تعدودە 2 3 4 خوا هەیە تعدود نەکەی تجزئه و تبعیض و ترکیبیش نەکەی یعنی چی نەڵێ خوای گەورە لە چەند بەشێک پێک هاتووە لە چەند جزئێک پێک هاتووە یعنی تەوحید کە خوای گەورە ئەرز و ئاسمانی لە پێناودا دروست کردووە پێغەمبەرانی لە پێناودا ناردووە بەهەشت و جەهەنەمی لە پێناودا داناوە جیاوازی نێوان مسلمان و کافرە ئەوەیە کە من بڵێم خوا 2 3 نیە یەکە و هەروەها خوای گەورە لە چەند بەشێک پێک ناتوە ئەوەیە ئەی تەوحیدی عیبادە کوا ئەی تەوحیدی ئولوهیەت کوا ئیفراد الله بالعبادة وما خلقت الجن والإنس إلا ليعبدون هەرچی پێغەمبەرێک کە خوای گەورە بۆ ئەوە ناردوویەتی پێمان بڵێ تەنها خوا بپەرستن تەوحید ئەوەی خواپەرستی بکەین نەک ئەو فەلسەفەیەی لە چەند بەشێک و لە چەند جوزئێک و مڕەکەب نیە و ئەم فەلسەفەیە بۆ خۆتان تەوحیدی پێغەمبەرانمان دەبێت کە بۆ هاتبوون یا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره ئەی قەومەکەم خوا بە تەنها بپەرستن هیچ پەرستراوێکی حەقتان نییە و شەریکی بۆ دامەنێن ئەوە تەوحیدی ئەنبیا و ڕسوولە